نەوەڵای دڵسۆز نەکە دڵسۆز بە قەنەعەتی من سبەینی ئەوڕۆ لێرەی ئادوشنە ئێوە کەسێکی دێتەوە ئێرە. دوێنێ خەڵکێکی زۆر ڕووی لە ناوچە گەشتیاریەکان کرد بە مەبەستی ئەنجامدانی گەشت و سەیران. ناوچە گەشتیاریەکانی دەبەری ڕاپەڕین کە خاوەنی سروشتێکی جوانن، بەڵام بەشێک لەو ناوچە گەشتیارانە بەداخەوە بە پیسیجی هەڵدراوە. بەشێکی دیکەشیان لە بەیانیەوە ئەوەندەی ئێمە ئاگادارین کارمەندانی ژینگە پارێز بەشێکی زۆریان کۆ کردێتەوە، بەڵام بەشێکیان ماوە لێرە هاوڵاتی ئەمڕۆ هاتوونەتەوە ئەو شوێنانێکە خەڵک دوێنێ لێ بووە. ئەو کاتت باش دوێنێ هاتبوون بۆ دەرەوەیان هەرم ڕۆهات نەوەڵ هەرەوڕاتون هەموو کاتێکت باش بخێنە سەر چاوم. بەڕاستی وەکو یعنی هاوڵاتیان دێنە ئەو مەتیقانە بە حیساب سەیرانگایە، بەڵام وان لێکردو هەر بەنێو سەیرانگا بێ ئەو هەموو پیس و خۆڵ و خاشاخان لێرە فرەداوە دی بۆ هەر بخواان سبەی نانەوەێرە چۆن دەبێ ینی چاویان لێسا باسکەندێنە وڵا حکومەت خراپە. وڵی نەخێری حکومت بەس هیچ خراپ نییە، هەر میلەت و خەڵک بۆ خۆی هاوڵاتی بۆ خۆی خراپە. لە باشەوە شتەی دەی فڕی دەدەی فڕیمە دەکاکە شتەکەی دەخۆی بەلەباری دەشتێکی داخریکەوە تا کارماندان دێن و خری دەکەنەوە. ئێستا من بۆخوا ڕۆهات بوو بۆێرە تەماشا دەکەم شوێنتان گەڕان تاوەکو شوێنێک پاکتان دۆزی. وڵی سێ چوار شوێن گەڕاین بەداخۆ شوێنی خاوێنی لێنەوە بە تا کارمەدان خاوێنیا کردەوە و وڵی فەقیر زۆریشمان و ئاوشتمان پێدان و پێن گونابوون وتم فەقیرە دەستیان خۆش بێ لێرە ئەو خزمەتی ئەو خەڵکەی دەکەن، ئەو خەڵکەش تەماشا دەکەی وردەنانی فڕەدەن عەفازە و دابوشتیا فڕەدەن ئەتوسپێنێ بۆ خۆت دێوێرە چۆن دەبێ ژینگەیەوە پیسکەی. ئێستا سێ چوار شوێنم کە تا چوم شوێنێکی دیم دۆزیتەوە لەوێ دانیشتین بۆ خۆ ماڵ و عایلەی. باشە پێت وایە خەڵک لە کەم تەرخەمیەتی یان پێداویستەکانی پاکردنەوەی پێ نییە؟ وەڵڵاهی کەم تەرخەمە مەسەلەوە نیە پێیان نەبێ، یعنی ئەوە حکومەتیش دابین نەگەت خۆت و زەرفەکەت پێ دەکرێت لە بازاڕی بکڕی، یعنی نابێتە جێەوەی بلێ وڵی حکومەت کەرتەم خەمە یان بۆ خۆ شتەکەت پێ هەر دەکرێت نەبێت سوودێن پاشماوەکەی نابێت. تا خەڵک دڵسۆز نییە بۆ ژینگەکەی وایە بۆی وا دروست دەبێت. نەوەڵای دڵسۆز نەکە دڵسۆز بە قەنەعەتی من سبەینی ئەوڕۆ لێرەی ئادوشنە ئێوە کەسێکی دێتەوە ئێرە نابێت دەبێ هەموو دڵسۆز بین، هەموو وەکەک بیپارێزین، هەموو وەک نیشتیمان خۆش بێ. بەڵێ هەتا بڕۆی دیمەنی پیسی پاشماوەی گەشتیاران لە ناوچە گەشتیاریەکان دەبینی